ودی باوەگیان هیچ بێتاقەتمەوە ئەلحەمدولillah لە کارێکی سەربەرزیەوە ئەملیاتەوە و شانازی پێوەکە. سروشتیەوە چی بەسەریە دوای ئاگرەکە؟ زۆر یعنی دڵی پێنجۆن سوتاوە شوێنەکە و نەگرنگە بۆ پێنجۆن. ماوەی 3 ڕۆژە دارستانەکانی پێنجوێنە سووتێن و لەو نێوەندەدا دوێنێ دوو گەنجی ئەوێ سووتان و هێنرانە شاری سلێمانی. لێسادا یەکێک لەو گەنجانی کە سووتاوە لە نەخۆشخانەی سوتاوەکەی لە شاری سلێمانی و یەکێکی دیکەیان بەهۆی خراپی دۆخی تەندروستیەوە ڕەوانەی نەخۆشخانەی تایبەت کراوە. لێرە حاجی یوسفی لێ باوکی یەکێک لەو بریندارە سڵاو لێ بکە حاجیان پێمان ناخۆشکە و دۆخی کە ڕووی یاوە دۆخی بریندارەکە چۆنە؟ ئەلحەمدولillah باشە شکر. لە سەیە چەندی سوتاوە؟ لە 155 سوتاوە. پزیشکەکان دەڵێن چی؟ ئەلحەمدولillah دڵخۆشن لێی. بەم نزیکانە نەخۆشخانە بەجێهێڵێ؟ وەڵای جارێ ماوەتەوە. وەکو کە زانیاری و پێگەیشت بێت لە شۆوەی لێ هاتووە لە کەیە بووە؟ لەوێ نەبووم خۆم لە پشتی هەڵاڵاوە مەسۆ بووە. ئەورێ کەوتوەوە تقریبان 4 ڕۆژەم ئەورە بەردەوامە. گوندی هەڵاڵاوە مەسۆیە ڕز و باقی زۆر سوتاوە، پوش و پاوانە زۆر سوتاوە. ئێمە خەڵکی گوندی کوین لێەوە مەجموعە گەنج خۆبەخش هاتوون بەدەم خەڵکی ئەو گوندە و هاوکاری ڕێکخراوی ملەکەوە. لێوێ پێم وایە کەناڵی لێوێ بووە ڕەزم جەنامتان بوون هاوکاریان کردویە ناونیانە خوارە برینارەکان. کە حاجی چی پێوتی بۆ نمونە وتی کە من چوون بۆ کوژانەوەی ئەوێ واشم لێ هاتووە پەشیمان نییە؟ نەوەڵا زۆریش خۆشحاڵە. ئەوەی یەکەم شت ئەوەی بە من وتی باوەگیان هیچ بێتاقەتمەوە ئەلحەمدولillah لە کارێکی سەربەرزیەوە ئەملیاتەوە و شانازی پێوەکە. ئەو گەنجەی ترکە لەگەڵیا بریندار بوو ئەویان گواستۆ بۆ نەخۆشخانەیەکی تایبەت دۆخی تەندروستیەوە چۆنە؟ ئەلحەمدولillah باش بشکوت ئەویش بەڵام تۆزێ هەناسوشتی تەبیعی نەبوو جێگیر نەبوو لێرە ئەو جیازە لێرە نەبوو گواستیانەوە بە خەستخانەی تر. ئەمێرەکە چی بوو؟ وەڵاهی نازم ئەمێرەکە پێم وا بوو ئینی هەناسوشت بوو هەناسوشتی جێگیر نەیە بوو. ئینشەڵڵا سەلامەتە بێم پێم خۆشە بچمە لای ئەو پێشی وەڵامی تەلەفۆنەکە و بینیتەوە چیتان بینی لەوێ ئەو ئاگری کە هەیە؟ وەڵای ئاگرەوەکو من خۆم لەوێ یاڵە نەبووم بەڵام ئەوەی کە لە دەورمانە دیارە بەڕاستی لە کۆنتترۆل دەرچوو ئاگرەکە گەورەیە ئەی ناکوژێتەوە. دۆخی سروشتیەوە چی بەسەریە دوای ئاگرەکە؟ زۆر یعنی دڵی پێنجۆن سوتاوە شوێنەکە و نەگرنگە بۆ پێنجۆن. زۆر سروشتێکی زۆر جوانمانە دەست دەرەچی بەداخۆ. تاسا هیچ شتێ هەبوو کە زانی بێتان چۆن کەوتوەتەوە لە هیچ زانیارێکمان نینەوەڵە نەوەڵای زانیارێکمان نەستە بابەت. دۆسپاس بۆ بەڕێستان. بەڵێ ئەوی کە جۆبیستی بوون ئێرە بەردەم نەخۆشخانەی سوتاوەکەی لە شاری سلێمانی کە بە ئەمەرجنسیەکەش ناسراوە یەکێک لە بریندارەکان کە دوێنێ سوتا لە دوێنێەوە هێنراوەتە ئێرە کە لە 155 جانی سوتاوە. یەکێکی دیکە ڕژەی سوتاوەکەی زیاترە ئەو ڕەوانەی نەخۆشخانەی تایبەت کراوە لەبەرەوەی کە لێرە ئامێری هەناسەدەن دەستکردی تێدانەوە بەپێی وتەی ئەو کەسانی کە لێرە کە کەسە خزمی ئەوانن باسی کە ڕەوانەی و نەخۆشخانەیە کراوە تاوکو دۆخی تەندروستی بەرەو باشی بڕات.